قەنەعەتشی لا دروست نابێ زەریبەکە و باجەکەی مناڵەکەی ئەیە ئەمیش دوایی محاسبەی خۆیەکە و زەمیش محاسبەیەەکە دوای قەنەعەتی لا دروستە بەس پاش چی ئەم مناڵێ 2 ساڵان بێ لەگەڵی خەریبی زووتر فێرە بێ لۆی 3 ساڵ بێ 3 ساڵ بێ زووتر فریایکەی باشتر لە 4 ساڵ شەخانەکانی مێشک لە سەرەتای گەشەکردن بەڵام ێستا بۆ نمونە گەری هەمالیکەی ئەو خانانەی زیینگوشن کە هیچی بۆ نەچێن نە دەنگی بۆ بچێت لە گوێوە نەشتی بۆ بچێت لە چاوەوە نە لە دەستەوە شتی بۆ بچێت زانیاری بۆ بچێت وردە خانەکانە برن بۆیە مناڵی 4 ساڵ بێ باشترە خزمەتی کە وەک 5 ساڵ 5 ساڵ باشتر لە 6 تا تاخیر بێ ئەوەنگە زەرری لێکەوێت ینی بەڕاستی من لێ ترسم ئەوەیە کە مناڵەکەی من بەڕاستی خۆمەسی پێکەم کە هینە ینی دیکەشەی دواکەوتوە بەڵام ئەترسم ئەم پیاوێ بتەڕێگری ئەوەی کە ژیانی ئەو مناڵی من بفەوتێ بەڕاستی یعنی ترسمە داهاتم بەڵێ لە ترسی قسەی خەڵک ینی ئەم پێی لێ نانێک کە بڵێم مناڵەکەمان گەشەی دواکەوتەوە تا ئێستا و هێر ئینکارە هەر سوورە لەسەرەوەی کە ئەم مناڵە ئەبێ من دڵنیام یعنی ئەتوانم نەک بەیەقین بە لە 100 بڵێم ئەمیش ئەزانێ کە مناڵەکەی پێویستی بە پۆلی تایبەت و بەڵام لەبەر قسە و قسەڵۆکی خەڵکی و بڵێ مناڵەکەی وایە و ئەم مناڵەکەی لە قسەی خەڵکە ترسێ تۆ قسەی خەڵک بەلاتەوە میمە قوربان گیانیان پاشە ڕۆژی مناڵەکە و وڵی پاشەڕۆژی مناڵەکە باشترە بەڵام ئیتر قەیچێکە باماوەی تیژ لە خندگە ئاسایی بمێنێتەوە و کاتێ بیرێکی لەکەینەوەی نێر نەخندگەی تایبەت یاخر خۆ زۆریش چاوەڕێ بکە ئێمە بۆمان ڕوونکردیتەوانە ئەم مناڵە ڕۆژێ زووتر بچێتە پۆلی تایبەتەوە زیاتر قازانجی پێگا وەک لەوەی 2 ڕۆژ دوایەوە بێ چکە ئەو منهەجە قورسە لە مەکتەب پێی ناڵێن تێناگات ناڵێن ناچێتە دەرەوە دەنگەردەنگ ناکات هیچ فێر بووەوەی ساوە ماوەی چەندمانەکە داتانناوە چەند جار بانگیان کردوون چەند جارێ دکتۆریامانیان کردین بۆ 4 مناڵەکەی تر بانگیان کردن خۆی سا مناڵەکان تیژە لە مەکتەبە بانگە دەکەن ئێ باشە بوو بەس بە مناڵە ئەوە ئێمە و فۆرمان بۆ پڕکردەوە نیشانەکانی تیا مناڵی تۆ ئۆتیزم نیە وتمان داون سیندرۆم نیە گەشەی دواکەوتۆ بە قورآن بیرکۆڵ ئێمە ناڵێن بیرکۆڵ ئەو شتانە گەشەی دواکەوتۆ هەیە گەشەی خێرایە پێشەکەوێ هەیە گەشەی دواکە ئەوە کارەکە شێ ئەوە لە فترەی حەملا نەخۆش بووە ئاوەکەی کەمی کردو لە کاتی لە دایک بوونا ئۆکسسیژین و گوپیز بۆ نەچۆشین بۆتەوە ئەوە تە لەژێر ئۆکسسیژینەدایان ناوە ئەوە ئیتر لەوە زیاتر خۆ بەڵگە لەو یەقینامە من تێناگەم بۆ تۆ بەرژەوەندی مناڵەکەت ناوێ بۆ کەوتوتە ژێر کاریگەری کۆمەلگا و قسە و قسەڵۆک و ئەو یا ئیتر نازانم بە شعوریە لا شعوریە تۆ هەر عینادیەکەی تۆڵی مناڵەکەی مناڵێکی ئاساییە هەستەکەی مناڵەکە مناڵێکی ئاساییە هەروکو مناڵی تر وەکو چوارەکەی تر فێرە بێ وڵی شتێکی تا بە دیەکرێکە مناڵە وکو چوار مناڵەکەی تر نین بەڵام ئێمەش تۆزە سە برێگرین قەیچەکە بە بمێنێتەوە و کاتەی شەڵای خێنە شوێنێکەوە و پۆی خێنە پۆلیشی تایبەتەوە وڵی تر بڕیار ئێوە دایک و باوکن و ینی من هیوادارم گوێ لە قسانەی ئێمە بگرە بیری لێ بکەرەوە و گوێش لە هاوسەرەکەەوە بگرە بڕوا بێ قسەکانی ئەو هەمانە قسانەی کە ئێمەیکەین ینی بە خیبرەی خۆی گەشتۆتەوە قەناعەتەکیت پرسیاری لە زۆر دایکی تر کردووە کە ئەوانی مناڵی ئەوان هەیە مناڵەکەی خۆی بەراورد دەکات بە مناڵی خۆ بچووکترین ینی ئاسانترین تەریقە بە قوربان مناڵەکەی خۆ بەراوردکە مناڵەکانێک کە 6 ساڵ بنەوەی گەورەکان لە 6 ساڵی ئەوە کوەمە بوون تەوەندە مناڵی هەیە 3 ساڵە بزانە بەقی ئەمەزانی و زیاتر ڕفتاری گونجاوترە ئەکییت 3 ساڵەکە گونجاوتەی چۆنە بێ 3 ساڵ لە 6 ساڵ باشتر بێگە دووچان ئاسایی بن و داواکاریشین لەو خێزانانی لەو دایک و باوکانەی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە هیچ شەرم نەکەن هیچ پێیان عیب نەبێ گوێ لە قسە و قسەڵۆکی خەڵک نەگرن بەسەر بەرزانە بڕۆن و دەستی مناڵەکەشیان بگرن بیبن بۆ سنتەرە بۆ ئەو مەکتەبە بۆ هەر شوێنێکە بەڵام خزمەتی مناڵەکان بکەن بەڵام تکایە لە شوێنێک دای بنێن کە سوودی لێوەربگرێ